ساڵتان لەبێت بینەرانی کورسات نووز من ئاڕۆتۆفیقم لە ئەڵخێمشەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. لە ئێستادا زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک داواکاری ڕەوایان هەیە کە ئەم داواکاریانە ئەین زۆر دەمێکە ئەمان ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانیان کردووە و دەیانەوێت لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەگەر جێبەجێکرا خێر عەلا خێر، ئەگەر جێبەجێ نەکرا ئەمان پەیوەندیشان بۆ دروستکەن لەگەڵ بەغدا بۆیە بەغدا بتوانێت داواکاری زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان جێبەجێ بکات. داواکاریەکان ڕەوایە، موچە هاوتاکردنی لەگەڵ بەغدا ئەو مینحەی کە پێشتر هەبووە بۆ ماوەی 10 ساڵ پێم وابێ 10 ساڵ بووە لە ئێستادا هەندێکیان بڕاوە و هەروەها کۆمەڵێک خزمەتگوزاری دیکە کە لە چوارچێوەی بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شەیدان و کاروباری زیندانیکرا و ئەنفالکراوان پێشکەشەکرا بە خێزانی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان. ئەم چینە داواکاریەکانیان ئێستا ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتەوە. ئەمڕۆ کۆمەڵێک گردبوونەوەیان هەبوو لە شارەکانی هەرێمی کوردستان و دەیانەوێت جارێکی دیکە دەنگیان بگاتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بزانن ئاخۆ بۆ بەم شێوازە فەرامۆشی کردوون نایەتە سەرخەت بۆی داواکاریەکانیان جێبەجێ بکات. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک بادین عەزیز ناسراو بە شێخ بادین سەرۆکی کۆمکاری زیندانی سیاسیەکانی کوردستان. بەخێربی کاک شێخ. هەروەها بەڕێز کاک عیماد سعید محەممەد لێپرساوی ناوەندی سلێمانی کۆمکاری زیندانی سیاسیەکانی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیشیان لە ستۆدیۆن بەخێربی کاک عیماد خۆشحاڵین کە لە نزیکەوەتان بینین. هیوادارینەم شەو بتوانین کە باسێک لە کێشە و داواکاریەکانی ئێوە بکەین. بە ڕوخسەتی کاک عیماد با لە کاک شێخەوە دەست پێ بکەین. کاک شێخ، یعنی بۆ ئێوە ئەمڕۆ گردبوونەوە و ناڕەزاییتان دەربڕی داواکاریەکانتان چییە؟ ئەو داواکاریانەی کە هەتانە هی ئەمڕۆیە یاخود نەخێر کەڵەکە بوو بۆتان جێبەجێ ناکەن بەڕاستی؟ لە ڕاستیە جارە پێش دەستپێکردنەمە بێ سوپاسی کورساتکەن چکە لە خزمەتانە بڵنگویەک بووە بۆ خواست و داواکاریەکانی ئێمە. پندێکەڵێ ڕەنگە دوژمن جاری وا هەیە بێتە سەبەبی خێر. ئێمە بەڵێ ناحەز دوژمن. ئێمە هەڵەیەک کە لە غیابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کرابوو ئەوە بووە هۆی ئەوەی کە ئەم بابەتەی وروژان. جەنابیان لە داڤۆس لە کۆبوونەوە بوون، بڕیارێک دەرچووە لە غیابی ئەوە بە ناوی دیوانی ئەنجومەنی وەزیرانەوە. جا ئەگەر بێ ئاگای ئەو بێتەوە بە دڵنیایی کارێکی زۆر مەترسیدارە. ئەگەر بە ئاگای ئەویش بێ سەیرە. لە کاتێکە بابەتی خانەنشینی هاتە پێشێ بڕیار یاساوە ئاڵێکە کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی 5 ساڵیان بۆ درێژەکرێتەوە. ئەم بابەتە بووە هۆی ئەوەی کە ڕەنگە بڵێم ئەبێ سوپاسی ئەوانشکەین کە ئەو هەڵەیان کردووە کە دۆسەکەی ئێمەیان زین و کردەوە جارێکی تر کە ئێمە بینەوە ئەم جارە بەڕاستیەوەکەوتنەوە بەرچاو و داواکارەکانمان تازە کردەوە و ئەم جارە قورستر و زیاتر لە جاران. لەبەرەوەی ئێمە زۆر خاترمان گرتن، زۆر وەستاین، زۆر هەروەکو زیندان چۆن خۆڕاگر بووین، لێرەش لەبەر خاتری سومعەی هەرێمی کوردستان و ئەو ئاڵا و ئەو هەرێمەی کە خۆمان قوربانیمان بۆ داوە زۆر خۆمان گرت کە شتێک نەکەین کە لەسەر هەرێمەکە بکەوێ. بەڵام ڕێزیان نەگرت لەو قوربانی ئێمە لەو خۆڕاگری ئێمە. بڕیارێکیان دەرکرد کە زیندانیانی سیاسی وەجبەکانی 9 تا 15 نەگرێتەوە. ڕەنگە لەناو ئەو 20,000 کەسەیە 300 کەس شمولی ئەو خانەنشینیە نەکا. بۆچی بڕیارێکی واهی بۆ 300 کەس 20,000 کەس بکەی بە قوربانی؟ یعنی ئەو 300 کەسە سوودمەند دەبوون ئەم لەم خانەنشینیە سوودمەند بن. ئەو 20,000 کەسەی ئەو 20,000 کەسە کە چاوەڕوان بوون ئەم ساڵ بە پێی فەرمانی جەنابی سەرۆکی وەزیران بە پێی ئەو فەرمانانەی کە داوە ئەم ساڵ لە ساڵی 2025 ئەبێ منحە و موچیان وەربگرتایە. یعنی منحەکە ئەفەوتێ بە بڕیارێکە بڕیارێک دەیت لەو لاوە پێچەوانی ئەو بڕیارە دەرەچێت.
تۆ کە لێرە حسابی بۆ نەکەی بۆ خانە نشینی کەواتە حسابیشی بۆ ناکەی بۆ موچە کەواتە تۆ ئیشەکەت تێکدا باوازح بین ئەوەی کە ئێوە وەریەگرن منحەیە موچە نیە نیچە نییە من حەیەکی یعنی ناشایستە بەڵام ئێمە ڕازی بووین بۆ 10 ساڵ بۆ منحەکە بەوەش ڕازی بووین بە 10 ساڵ بەڵام ئێستا بە دڵنیایی بەوە ڕازی نین داواکاریەکانمان بەرز کردوتەوە و ئەگەر پێشتر بەمە ڕازی بووین ئێستا هەموویمان ئەوێت چ ئەوانەی کە پێشتر مافی ئەو 5216 کەسەی کە منحەکانیان بڕاوە بە بێ یاسایی ئێمە بێدەنگ بووین لێ خاتری ئەوانمان گرت ئەوان خاتری ئێمەیان نەگرت ئێمە سومعی ئەوانمان ویست ئەوان سومعی ئێمە و مناڵەکانی ئێمەیان لەنا هیچ نەبوو ئەم جارە ئێمە لەو مافە خۆش نابین چونکە بە پێی ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستانە دەرکراوە ئەڵێ ئەبێ هاوتای منحەی هاوشێوەی بێ لە عێراقی فدرال هاوشێوەی وەکو بەغا ئەمە لە یاسای هەرێمی کوردستانە هاتووە باشە بابێمە سەر ئەوەی دواتر چمە لای کاک عیماد بۆیش لەسەر بابەتی ینی لقی سلێمانی کۆمەڵە پرسیاری لێ بکەم وەکو سەرجەم زیندانیان لە هەرێمی کوردستان ژمارەتان چەندە و منحەکەی کە وەرتانەگر بۆ 10 ساڵ چەند بوو و بەغدا چەند ئەیە لە بەرامبەر هەر زیندانێکی سیاسی کە ئێوە داواکەن هاوتای ئەوێ بکرێن زیندانیانی سیاسی پشت ڕاست کراوە ئەوەی کە لە دادگا کاری تەواو بووە و چاوەڕی منحەکەیانە کرد 25800 زیندانی سیاسی لە هەرێمی کوردستانە لەم 25800 کەسە 5216 کەسیان بۆ 10 ساڵ منحەیان وەرگرتووە ئەوانی تر لە 2014ەوە چاوەڕێن ئەم ساڵ بۆ ساڵێکی تر ئەم ساڵتە ئێرە منحەیان بدرێتێ نەیان درایە لە 2024 لە کۆتایی 2024 لە مانگی یانزەیە بڕیار دراکە بۆ ساڵی 2025 ئەم 20,000 کەسەش بخرێنە لیستی منحەوە و سودمەند من لە ماف امتیازاتەکانیان ئێوە مانگانە چەندتان وەرەگر بەغا چەند وەرەگرێ مانگانە بێگومانەوە ئێستا ئاساییە پرسم زۆر ئاساییە خەڵک بزانێ ڕەنگە هەندێک نەزانن زۆر لە زۆر لاوە بیستراوە کە زیندانی سیاسی لە هەرێمی کوردستان 500,000 بووە لە عێراقا ملیۆنێک و 200,000 زائیدەن امتیازاتی تریشان کە ئەوان قەرەبووی ڕۆژانی زیندانیان هەبووە ئێمە نیمانە ئەوان منحەی سەفەریان هەیە بۆ خۆی و ماڵ و مناڵی بۆ دەرەوەی وڵات لەسەر حسابی دەوڵەت ئەمە بەغدا ئێمە نیمانە بەڵێ منحەیەکی سەکەنیان هەیە کە پیان ئەبەخشرێ بۆ دروستکردنی یەکەیەکی نیشتە جێبوون ئێمە نیمانە ئەمە هەندێکی لە یاساکە هەیە بەڵام جێبەجێ نەکراوە لە هەرێم جێبەجێ هەیە لە مادەی سێ بڕگەی شەشە ئەڵێ منحە و امتیازاتی زیندانی سیاسی هاوشێوەی عێراق بێکە نەکراوە دەست خۆش کاک شێخ دێمە خزمەت جەناب پرسیاری چیکە هەیە دواتر لێت یەکەم کاک عیماد جەناب دۆکو لێپرسیاری لقی سلێمانی ینی زیندانی سیاسیەکان ئێوە لە لقەکەتان با جارێ لەمەوە دەست پێ بکەم ژمارەی زیندانە سیاسیەکان لە لقی سلێمانی چەندە و ئەوانەشی کە منحەیان وەرگرتووە چەندە و ئەوانەی کە وەریان نەگرتووە چەند بۆ کاک عیماد جان زۆر سپاس بۆ بەرنامەکەتان دیارە سلێمانی سەر و 5,000 زیندانی سیاسیە سنووری سلێمانی لەبەرەوەی ئەکسەرێتە بەڵام ئێمە سنوورەکانی گەرمیان و هەڵەبجە و چەمچەماڵ و دەڤەری ڕانێ بڵین ڕاپەڕنیشمان هەیە ئێستا لە ئێستادا نزیکی 480 کەس 481 کەسە 2 کەسە منحە وەرەگرن کە ئێستا ماوەتەوانەی کە موچیان نەبووە موچەکانیان بڵین 10 ساڵەکان تاوا کردووە کە موچەی تریان نییە یەک موچەی زیندانە سیاسیەکانیان بۆ بەسراوەتەوە تاوا هەروانن کەسی تر منحە وەرناگرێت کەسی تروەری ناگرێت کاک عیماد کە ئەڵەی موچە یعنی بۆ نمونە ئەگەر کەسێک لەم ئەم زیندانە سیاسیە بۆ نمونە خۆی فەرمانبەر بووە یا مۆزەف بووە موچەی هەبووە ینی منحەکەشی وەرگرتووە لەگەڵ یا ماگانە هەردووشی پێکەوە وەرگرتووە بەڵێ ینی ئێستا چەند کەس دای ئێوە کە منحەی بۆ دەرنەچووە کۆی کە کاک شێخ وتی لە ساڵی 2014ەوە کە قەرار بۆ دەربچێەوە بڕیار بوو کە ئەم ساڵ 2025 ئەوانی ژۆر بگرن چەند کەس شمولیەکە لە لقی سلێمانی ناڵم لە قیسلێمانی حساب محدود نییە چونکە لەبەرەوەی ئەم سنوورەی ئێمە فراوانە وەکو گەرمیان و ڕانیێژە سەریەوە بەڵە گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە ئێستا کە بۆتە محافەزە تا ئێستا بڵین بەناو محافەزەی بەڵام بڵین جیا نەبووەوە لە ئێمە
زایدن چەمچەماڵە ڕاپەڕینە ئێتە سنوورانە هەمووی ئایدێمەیە زۆرن ینی پاشماوان فالیشی تا ئێمە ئەمە ئێستا پاشماوان فالەکانیش لەگەڵ ئێمان بۆیە تا ئێستا تەشخیص نەکراوە چەند کەسن ئەوانە لامانە نزیکی 5,000 بەرەوسەرە. باشە ئەمڕۆ تاوان ئێوە گرد بوونەتەوە لە سلێمانی و لە هەڵەبجە و لە هەولێریش نازەم لە دووەکی ژەگەر گرد بوونەوە ینی زیندانیانی سیاسی چکاڵەن لەوێ ژمارەیان کەمە و دواتر ژەندێ پرسیارەکەم لەو بارەوە کە هەندێک کەس ینی بەنایاسایی کراون بە زیندانی سیاسی مافی ئێوەی پێخورە بە حەقەت کە ئێوە زیندانی سیاسی ڕاستەقینەن. گردبوونەوەکەی ئەمڕۆتان و داواکاریەکانی ئەمڕۆتان کە ئاراستەی لایەنی بەرپرسان کردو کە حکوومەتی هەرێمی کوردستانە بەگشتی خۆی لە چی ئاوینێتەوە هەر مینحەکەی یاخود نەخێری و کۆمەڵە داواکاری کەتانەیە کە بە ڕەوای حەقی خۆتان و ماڵ و مناڵەکانتان ێزانن کاک عیماجان. دیارە زیندانی سیاسی ئێمە ڕۆژانی لەو ڕۆژانە سەختانە کە ئێمە جیران چاڕێ ئەوە نەبووین ئەم حکوومەتە یام ئەم دەسەڵاتانە ئێستا منحە بدەن بێ ئێمە کاتی خۆی شۆڕژگێڕانە و خەباتمان کردو بۆ ئەم وڵاتە کە وڵات ئازادکەین بەڵام کە ئیسا هەموو خەڵکی ئەم کوردستان و خەڵکی هەموو عێراق کە ئیسا بەڕاستی داهاتێکی باش هەیە ئێمەش حاڵمە حاڵی و خەڵکە ئەنجا بۆ ئێمە یعنی بێبەشبین لەم داهات و لەم ینی امتیازاتانە دوای ئەوە ئەمەی ئیمڕۆژکە ئێمە کردوانە مافێکی ڕای خۆمانە یاسایەکەیە مادەی دەستوری هەیە لە عێراق ئێمە کاتی خۆی ئەم مادە دەستوریە کە دەرچۆ مؤسسەیەکە لە سوجنای سیاسی عێراقی پێڵن ئەم سوجنای سیاسی عێراقا کاک شێخبادین لە نزیکەوە خۆی ئاگادارە بەرنمەکەی وابوو حەتی سزنێکی سیاسی لە زاخۆ بۆ فاو مەشمول بێ بەو قەرارە بەڵام بەداخۆ ئێمە بۆ ڕازی بوون دەدی کاک شێخبادین ئاماژەی پێکرد ڕازی بوون بەوەی کە ئێمە من حەکە لە کوردستان وەکین لەبەر حکوومەتی خۆمانە و ئێمە بە حکوومەتی خۆشمانمان زانیون و خۆشمان دروستمان کردووە ڕازیون لەبەر ئەمانیش تۆزە کە لە ئێستا ناحەقی بەرامبەرم زیندانە سیاسانەکەم مەجبورین ئێمە ژۆک و ڕێکخراوەکەمان داکۆچی کابین لە مافیە و خەڵکانە بەڕاستی ئەم خەڵکانش یعنی ناحەقیان زۆر بەرامبەرە کرێ لە کۆمەڵە ئەسبابی باری تەندروستیە منحەکانە یعنی بەڕاستی خوێندنە یعنی کۆمەڵشتی زۆرمان هەیە ینی کە ئێمە لێی ناڕازین بۆیە داواکانین کە چارەسەر کرێ بەڕاستی باشەوە منحەکە زانیمان بۆ نمونە بڕاوە یاخود بڕیار درراوە بۆ ئەو بەشەی کە دەربکرێت لەم ساڵە کە ساڵی 2025 بەڵام ینی هاوکاریەکانی کە چی بووە بابەتی خوێندن بووە کە بڵێن نەوەکانی ئێوە یاخود مناڵەکانی ئێوە یاخود کە سوکاری ئێوە بۆ بابەتی خوێندن لە زانکۆ پەیمانگاکان ینی عفووە کران لەو پارەی کە لە سەریان بوو یاخود ئەبەخشران یان وەرئەژیران لە زانکۆ پەیمانگاکان چۆن بوو ینی ئەو بابەتانە کاک عیماد بەڵێ پێشتر کاک هاوڕێجیان پێشتر دیارە زیندانانی سیاسی بە پێی یاساکە کاک ئەحمەدی مامڕەسوڵ لە عنی و کاتە بەڕێبەری زیندانە سیاسەکان بوو لە هەولێر ئێمە سپاس دەکەین پێشتر زیندانی سیاسی بۆی هەبوو خۆی یان مناڵێکی لە پەیمانگا لە ڕۆزەوە ینی لە سەرەتاوە بیخوێندایە بەڵام دوای لیژنێکی چاکسازیان بۆ دروستکردین کە لە دوای 2010 لیژنەی چاکسازی دروست بوو لە پێی ئەو لیژنە چاکسازیە هەستان بە قەتعکردنی کۆمەڵی ئیمتیازاتی زۆر لە ئێمە پێشتر ئێمە خوێندن مناڵەکانمان وەکو پێم وتی لە ڕۆزەوە ینی لە سەرەتاکانەوە ئەیتوانین بخوێنێ تا زانکۆ پەیمانگاکانیان نەخوێن بەڵام ئیسا بەداخەوە ئەڵێ بۆت هەیە بەس لە زانکۆ بخوێنی ئێمە مناڵی وایە ناتوانم بگاتە زانکۆ یانیەوە غەدرێکی گەورەی لە خەڵکەکرێ دوهەمی چارەسەری نەخۆشی یعنی بەڕاستی و کاتە ئێمە هەم لە خستخانە شۆش هەم لە خستخانە حکوومیەکان خۆمان خێزانمان مناڵمانی توانی چارەسەرکە بەڵام ئێستاڵێ بەس خۆت یعنی ئەکرێ من نەخۆش سە من ماڵم بۆ نمونە نەخۆش بێت ئەکرێ ئەو چارەسەر نەکرێ من چارەسەرەوە خۆم نەخۆش نەکەوتم یعنی ئەمە بێت یعنی بەڕاستی ڕەوای حەق نییە وڵا ینی پێویستە ئەمانە ینی ئەم گۆڕاکاری بکرد لەم حسابانە دەست خۆش کاگەماجان دێمە خزمەت جەنابەت کاک شێخباد ینی بابەتی چکە با باس بکەم چکە ینی بۆ نمونە ئێستا ئەو منحەیە کە تۆڵی لە ساڵی 2014ەوە بڕیاردراوە بۆ کۆمەڵێکی دیکە لە زیندانیانی سیاسی دەبچێت لە هەرێمی کوردستانە بەڵام ینی بەخدیاوەریان نەبوو وەریان نەگرتووە بە کۆمەڵێک هۆکاری تر ئەگەر ئاخۆ هۆکارەکان حکوومەتی هەرێمی کوردستان لی بەرپرس بوو بێ یاخود هاتنی داعش و هەروەها قەیرانی دارایی و کۆمەڵی بابەتی دیکە ئێستا ساڵی 2025 کە بڕیاردراوە ئەم منحەیە جارێکی دیکە سەرف بکرێ زیندانێکی سیاسی ئەگەر لە حیاتان نەمابوو خێزانەکەی مناڵەکانی ئەتوانن ئەم منحەیە وەربگرن یاخود نەخێر دەستی لێ بشۆن نا بە دڵنیایی لە یاساکە هەیە و یاسای عێراقیش ئەوە واریسەکەی ئەتوانێت سوودمەند بێ لەو منحەیە وارث شێگرێتەوە لە وارسی بە خێزانی مناڵی یاسای بەرکار هەر کاسێک یاسای بەرکار بیگرێتەوە شمولی ئەەکە ئەگەر هاوسەری بێ یا مناڵی بەپێی تەمەەن و ئەوانشی کە بڵێن ژنیان هێنابێ یا شووی کردبێت
ئەوانی ژەرەتوان وەری بگرن لەو حاڵەتان نایانگرێتەوە ئەگەر شووی کردبێ یا ژنیە نابێ وەری ناگرێت تا شووی نەکردبێ ئەوە ئەتوانێت وەری بگرێ و کوڕی شەروەها عینی ئەو پارەیە وەرئەگرێکە ینی ئەگەر بۆ نمونە باوشی لە حیاتان مابێ یا کەمەکرێتەوە ئەکرێ بە بەش بەش ئەمە پێشتر وەکو خۆی وەریەگرت بەڵام ئەم یاسایی چاکسازی ئیتر بەونەوەی کە پێڵەن چاکسازی کەمی کردەوە بووە بە چەندیان بۆ نەخۆی 600 وایە بەپێی خانەنشینیە بەپێی یاساکانی خانەنشینیەوەی کە لە سا 60 ئەدرێتەوە ئازم لە سا 40 کەمە بێتەوە لە سا 40 لێ ڕۆیانی بڵێن بۆ نەگەر 600 بوو بێلەوە چێت 400 وەرگێ ئەگەر بەڵێ بۆ کەمتریشە باش ئێستا ئەم یاسای چاکسازیە کە ئێوە گلەیتان لێ هەیە و ئێسەیشێکە لەو خاڵانی کە ئێوە داواکەن بۆ نمونە چاک بکرێ ێ باشە خۆڵە چاکسازیمانتیا کردو ینی ئێوە گلەکەتان لە چیە لەو یاسای چاکسازیە کاکشێخ ئێمە گلەیمان لە پەرلەمانە لە سەرەتایە و پەرلەمانی ئەو کاتی کە یاسای چاکسازی تەسویب کرد و دارەسەری خولی چوارەم ئەوە زۆرمان داوا کرد کە بەڕاستی زیندانی سیاسی شایستی ئەوە نییە کە بخرێتە بەر ئەو پاڵفتەکردنەی کە ئەوان ناوێن ناوە بەڵام سەرنجام وا هەست دەکەین ئێمەکە ئەوەش جۆرێک مماتەلە بووە بە دۆسی زیندانی سیاسی یاسای چاکسازی لە ئەم 4-5 ساڵی ڕابردووە تەنها لە ناو 5216 کەسەکە کراوە نانی کۆمەڵێکیان بڕی و کۆمەڵێکی تریشان خستە لاوە ئەم یاسای چاکسازیە ئەگەر لێجنەیەکی شایستەی باڵاتر لە دادوەرکە پێشتر بڕیاری یاوە ئیتر ئایا ئەو لێجنەیە ئەو دادوەرە چ ئاستێکە و ئەبێ کەسێک کە بڕیاری دادوەر ڕەت بکاتەوە بێ کێ بێ باش ئەوە یاسا ئەبێ دیاری بکە من ناتوانم فەرمانی دادوەر جێبەجێ نەکەم ئەوە سیستەمی یاسایی ئەبێ کێ بێت ئەوە سەرتر بێ لەوە ئێمە لاریمان نییە بەڵام کارمەندێک کە نە زیندانی سیاسی ئەناسێ و نە دادوەرە و نە شارەزایی هەیە لە کەین و بینی ئەو دۆسیە هاتووە چاکسازی لە سرچیەکە حولاپەڕە تۆ ناڵی پەرلەمان خولی چوارەم ئەم چاکسازیان کردو تەبەن هەموو یاسایەک هەموو قانونێک لە پەرلەمانەوە دەرەچێوەیە نە ڕاستە لە پەرلەمان دەرەچێ بەڵام حکوومەت ئەوەی باشە ئەگەر کە حکوومەت پێشنیاری کردەوە تەوانە چێتەوە بەردەم لیژنەی قانونی لە پەرلەمانی کوردستان ئەوانیش دەستکاریەکەن پێشتر لیژنەی قانونی لەگەڵ ئێوەی زیندانیانی سیاسی کۆ نەبووە داواکاریەکانی ئێوەی بە هەند وەرنەگرت بەڕاستی لە ڕابردووە نەخێر ئێمە کە ئەشوینە ئەوێش بەو شێوەیە وەڵامی دروستی ئێمەیان ئەدایەوە بە زاهیرەیان و باشە بەڵام لە بڕیارەکانە ئەوەی کە ئەوان ویستویانە جێبەجیان کردو حکوومەتی ئەوەشی کە لەم لاو لەولای پەرلەمانە بیستومانە ئایا تا چەندێک ڕاستە بەڵام بە پێی عەمەلیەکەی ڕاستە ئەوەی کە بینیمان ڕاستە کە سەرەتای دەستپێکردنی حکوومەتی کابینەی نۆیەم بڕیار دراوە یاخود فەرمان کراوە بە پەرلەمانی هەرێمی کوردستان کە هەر یاسایەک ڕەهەندی دارایی هەبێ بیخەنە ئەولاوە جێبەجێ مەکەن پەسەندی مەکەن بەو شێوەیە لەبەرەوەی کە کاروباری زیندانی سیاسیش ڕەهەندی داراییە زیندانی سیاسی چی ماوە ینی بیکاتە قوربانی تەمەنێکە ئەگەر شەهید تا ڕەنگە دەیان ساڵی تریش ئێمە شەهید هەر بین لەم خاکوشتیمانە پێشمەرگە هەر ئەبێت چونکە هێشتا زۆرمان ماوەتە ئەو کوردستانە ئازادە بەڵام زیندانی سیاسی ڕەنگە لە وڵاتانی تورکیە و ئێران و ئەوانە هێشتا زیندانی سیاسیمان هەیە و ئەبێ بەڵام لە عێراقا ئێستا زیندانی سیاسی تەنها ئەو کۆمەڵە بوون کە لە سەردەمی ڕژێمە زیندانی بوون ڕەنگە بچووکترینان ئێستا تەمەنی لە 55 کەمتر نەبێ دوای ئەو ئەم تەمەنە ئەڕوات ئێمە ئیتر چاوەڕێی حکوومەت ناکەین بەڕاستی زۆر بەشتان ناساغن نەخۆشن ینی پێویستان بەم پارەیە پێویستان بە چارەسەرە بەڕاستیان 55 بێ گەورەکانی لە 75 و 80 ئەوانایە ئەمە تاقی ینی چاوەڕێ بۆچی چاوەڕێ بێت لە پای چی ینی ئەوەی کە خۆی کردوتە قوربانی ئەم حکوومەتە خۆی کردە قوربانی ئەم خاک و نیشتمان و ئاڵایە باشە کاگە ئیماد یەک شتی وت ینی باسی لە بۆ نمونە ئەوەی بەغدا مؤسسەی شوهەدا و زیندانیانی سیاسیە وایە ینی پێشتر کە ئێوە
ئەم بابەتی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان هاتۆتە ئارا و بە قانون لە پەرلەمانەوە ینی قانونتان بۆ دەرچوو و منحەیەکتان دراوەتێ و شمولی کردوون. ئێوە پێشتر ئەتانتوانی ئەمەی هەرێم قوبوڵ نەکەن بچنە سەر ئەو مؤسسەی بەغدا، ینی ئەمە ئارەزوومەندانە بوو؟ ئێمە دەسەڵاتدارانی ئەو وەختەی هەرێمی کوردستان بە هەمان شێوە تیانە بووە وەکو ئێستا ڕازی نەبوون کە ئەم دۆسیە بچێتە بەغا. ڕەنگە ئێمەشە چاومان لەوە بووە کە ئەم کوردستانە سربەخۆ بێ و گەورە بێ و ئازاد بێ، بەڵام بەداخەوە زۆر لەو خەونانەمان نەهاتە دی بەداخەوە. ئێستا کەوتوینەتە ڕۆژگارێک ئەبێ بەرتیل بەم بچنە بەغا تا وەڵامیان بنەوە یا بەنەوەیەک وەکو جارانی لێ بکەنەوە کە لی نایەتەوە. ئێستا کە هەموو شتێک لە دەست چووە لەوانەی کە هەرێمی کوردستان وەختی خۆی هەیبوو بە گەورەی ئەو هەرێمی کوردستانە، ئێستا ئەوە تا موچەکان ئەبێ بە تەدقیقێکی ورد بڕوا بۆ ئەوێ ئەی بۆ زیندانیانی سیاسی بێ بەشەکەنەوە. یعنی زیندانیانی سیاسی کە پایەی ئەساسی یەکێکە لە پایە ئەساسیەکانی ئەم حکوومەتە، هی ئەوە نییە بیخیتە سەر مێزی گفتوگۆ لە بەغایە؟ کاک شێخ تۆ ناڵی موچە نییە منحەیە، ئێخۆ چۆن ینی جێبکەنەوە لە لیستی موچەکەیە؟ لەگەڵ ئەو لیستایە ئەوانەی عێراقیش منحەیە، ئەو لیستەیە لەگەڵ لیستی موچە بینێ، لەگەڵ لیستی موچە ئەتوانێت منحەی زیندانە سیاسەکان نەک ئەتوانێت ئەبێ بینێرێ بەڵام نردووە. ئێمە لەمە و دوا لیان ڕازی نابین و چاوەڕێکیان ناکەین. ئەو خەڵکەی کە ئێمە لە بەغا زیندان بووین، لە بەغا دادگایی کراین، لە بەغا زیندانی و ئەشکەنجە دراین، ئێستا ئەبێ بچینەوە لەو بەغایە سکاڵا لە هەرێمی کوردستان بکەین. بەغدا ئازادەوە چەند مافیشتان باتێ دێم وڵات کاک شێخیان. سپاسم کاک عیمادجان. ئەمڕۆ کە ئێوە ئەم گردبوونەوەتان هەبوو و داواکاریەکانتان هەبوو، ینی چوونە چۆ؟ یعنی لایانی بەرپرس چێ بوو کە ئێوەتان ویست بیبینن یاخود ئەم داواکاریانی کە هەتانە بەڕاستی بیان ننێ و ئێوە ینی بڕواتان بە چێ هەیە کە ئەم داواکاریەتان بۆ جێبەجێ بکات؟ بۆ نمونەوە تا کاک شێخ ینی هەروەکو چۆنەڵێ هەڕەشە هەڕەشا گاڵێتە لیان قوبوڵ ناکەین و ئەچینە بەغدا و بەغدایی کە تیا زیندانی بووین. بەڵێ دیارە ئێمە داواکارەکانمان لە ئێستا نەبوو، ئەمە چەندین ساڵە داواکارەکان یعنی دەرگا نەماوە لێی نەدەین، پەنجێرە نەماوە لێی نەچینە ژوورەوە. بەڕاستی بەداخەوە لە پەرلەمانەوە لە لایەنە بەرپرسەکان هەم سیاسی ئەم حکومی چوین، یعنی داواکاری ئەو مافی امتیازاتی ئەو زیندانە سیاسانەمان گاندۆتە شوێنی خۆی. بەڵام بەداخەوە ئێستا ئێمە ئیشەکەمان لە وەزارەتی شەهیدان جەنابی وەزیری شەهیدان کە ڕێگری لە ئیشەکان ئێماکە، یعنی بە عالەمی ئاشکرا دژایەتی زیندانانی سیاسیەکە، بۆیە ئێمە گەشتنێ و قەناعەتە کە هیچ شوێنێک ناتوانین دەستمان بیگاتە. بەڵام ئەمە ئەخیر مەرحەلە بۆی ئێمە چۆن بڵێن ئاگاداریەکیان بدەینێ، ئاگاداریەکیان بدەینێ کە ئێمە ئەمە ئاگاداتانەکەینەوە ئەگەر ئەم ئیشانی ئێمە بە زووترین کات لە ماوەی ئەم دەڕۆژە کە ئێمڕۆ ئەو لەو بەیاننامە نووسیمانە ئاگادارماکردن لە ماوەی ئەم دەڕۆژە بۆمان جێبەجێ نەکەن، مەجبورین عینن قسەکەی بەڕێز کاک شێخ بادین ڕووبکەینە بەغدا و هەم چینەوە لە ئەو کەسانی کە پێش تەعزیبی ئەمەیان داوە چارمان نیە، دیارە ئەمان وان پێخۆش. باش ئاخر کاک عیماد، ینی کە ئەچنە بەغدا هەر ئاوا ینی بە سەرپێی ئەچنە بەغدا یاخود نەخێر ئیشتان بۆ کردووە و هەوڵتان بۆیاوە و ئەتوانم بچن لەگەڵ کەسایەتی و ناوەندێک لەوێ قسە بکەن کە ئەم داواکارانەتان بۆ جێبەجێ بکات، چونکە ئەگەر لە خۆڕا بچیتە بەغدا ئێوەش خۆ جواب نایەتەوە. کاگاڕۆژیان ڕاستە، ئێمە وەکو پێم وتی مادەیەکی دەستوری هەیە لە عێراق، باشە مادەی 132 دەستوریە، پێشتر عێراق خۆی لە موسسە و مادەیە بەکاردێت. ئێمە پێشتر وەکو عرضم کردیت هەموو ئەو زیندانە سیاسانی کە کاتی خۆی حکم دراون وانەی موقوفن هەموو ئەوەلیاتیان هەیە لە بەغا. دوایەوە ئێمە لە کوردستان یەکەم وەزبە و دووەم وەزبە و سێم وەزبەش بەغدا پشتڕاستی کردوێتەوە. من خۆمێکێکم لەوانەی وەزبەی یەکم لە 403 ناوەکە ناوم لە جەریدەی ئەحرار هەیە کە لە عێراق ئەوە من لەوێ پارەم وەرگتایە، ئەو من حەیەم وەرگتایە. بەڵام وەکو کاک شێخ بادین وتی ئەم برادرانەی ئێمە پیان ڕەوانە بوو کە ئێمە بچینە سەر موسسەیە و موسسەیە وای مەکاتیبی بکداتەوە لە کوردستان. دیارە ئێمە بەڵگەمان هەیە بە پێ و بەڵگانە چین ئەمە بۆ یعنی فەرقی زیندانی سیاسی هەرێم و عێراق چی؟ یعنی ئێمەش عێراقی نین، ئەگەر جوازمان عێراقینی ئەگەر پێناسمان عێراقینی با جوابمان نەدەنەوە، ئەگەر ئەوانشمان هەیە بزانێ ئەم هۆکارە چییە؟ خۆ قابلە کەس جوابمان نەداتەوە بێت جواب بدرێتەوە. وەڵات جاتر خۆیسە خۆ هەموو چاوەکان بەرەو بەغدایە و هەموو داواکاریەکان بەرەو بەغدایە و تا حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ینی بەردەوام ینی پێشی لە بەغدایە پێشی لە هەولێرە خۆ فعلا ینی هەموو لایەنە مادیەکانە بێ بەغدا بیە، ئێوەش بۆچی بێ بەژمن لەوە؟ وەڵات لەسەر بابەتی ئەوەی وەزیری شەهیدان
ینی ئێستا سکاڵایەک هەیە لە دادگای باڵای فێدرالی خۆی وایە ئەم ڕۆکۆبوونەوەیەکە بۆیە چکە پەرلەمانتارێک سکاڵای کردووە کە بێ وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان یاریمی کوردستان لەگەڵ وەزارەتی شکیا بێ هەڵۆشێنرێتەوە بکرێتە دەستەیەک بخرێتە سەر ئەنجومەنی وەزیران. ئەگەر ئەمە هەڵبۆشێتەوە بۆ ئێوەی زیندانیانی سیاسی باشە ئەو کاتێ ئەوەتوان ئەمە بکەنە دەرفەتێک بچنە سەر بەغدا کاگەیمات بە دڵنیاییەوە ئێمە وەکو عەرزم کردی بەڕێز وەزیری شەیدان 6 ساڵە لەو مەنسەبە کارەکە. ئێمە بەرنامەی ترمان هەبوو کاک شێخبادی نەزانێ پێمان لوت کەچێڵە من 5 ساڵە لێ وتم کاکە 5 ساڵ بێ ساڵە 2 ساڵ بێ تۆ نەتوانیوە پرۆژە یاسایەکی ئێمە بەرزکەیتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بدێتە پەرلەمان ئەو یاسامان بۆ هەموار کردێتەوە یانی تۆ لە ماوەی 6 ساڵە 5 ساڵ ناتوانێت ماوەکەی بە تەمای چی بین لەم ئاخر و ئوخرا کاگاتە ئەوەی کە بڵێن ئیشەکان ئەزانەی تو کۆتایی پێ مراوەکەمان پێکەن و بۆیە ینی باشە کاگەیمانژان دەست خۆشە کاک شێخ ینی بۆچی وەزیری شەیدان بەم شێوازە مامەڵاکە لەگەڵ ئێوەی زیندانیانی سیاسی کە ڕۆژە لە ڕۆژان ینی ئێوە بۆ نمونە ژیانتان بۆ نووسراوەتەوە ئەگەر ئەم ئەزمونە ئێوە دروستان نەکردبێ ئێوە بەشێک بوون لە پێکێنانی ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان و حکوومەت و پەرلەمان و دیموکراسی و ینی ئازادی. بۆچی وەزیری شەیدان بەم شێوازە مامەڵە لەگەڵ چینێکی گرنگی کۆمەلگا ئەکات هەرو پرسیارە ژیانی بۆ نمونە هەڵوەشانەوەی وەزارەتی شەیدان کە ئێستا هەوڵێکەیە لە بەغداوە ئەمە سوودێ بێ بۆ ئێوە ئەگەر جەنابی وەزیر نیگەران نەبێ لێمان بەڵام ئەبێ بە ڕۆحێکی پاک وەری بگرێ جەنابی وەزیر تەجروبەی وەزارەتی نەبووە کە پێشتر ڕەنگە زۆر لە وەزیرەکان کە ئەچنە بنە ئەو پۆستە سەرەتا شارەزاییان نییە بەڵام هەڵەی جەنابی وەزیری شەهیدان کە کاری ئێمە لە لای ئەوە بوو کە ڕەنگە لە مێز و کورسی و ژوور و سەقف و ئینەکەەوە دەستی پێکرد بێ کە ئەبواە لە بەڕێوەبەرە گشتەکانەوە دەستی پێ بکردایە بانگی بکردایە بزان ئەو ئیشانی وەزیری پێشوو کردوێتی گەیشتۆتە کوێ چی ئەبێ بکرێ لەیەوە دەست پێ بکە نەک لە بینا و ساخت و سازی ناو وەزارەت چاکسازی لە ناو بیناکەیە کردووە ئەوە سەرەتا ڕەنگە ساڵێکی بۆەوە خەیان بێ تا هاتووە فێری ئەو ئینانە بێت تەبعاً نەچۆتە سەر ڕەنگە لە پشتی پەردەشتەوە هەندێک شت هەبێ کە پێی بڵێن ئاوا بڕۆ ئاوا وەرە ئەمە دەسەڵاتی خۆی نەبێ ڕەنگە ئەوانش تەسیری هەبێ چونکە ئێمە پێش ئەوەی دەست پێ بکات چوینە لای نزیکی 15 ئەندامی زیندانی کۆمکاری زیندانە سیاسیەکان تێکەڵ بە هەموو حیزب و لایەنەکان تەمان بۆ زانیاری جەنابتان و خەڵکیش کۆمکاری زیندانە سیاسیەکان داکۆچیەکاری هەموو سەرجەم زیندانیانی سیاسی هەرێمی کوردستانە لە زاخۆ تا خانەقی بەبێ جیاوازی حیزب بەبێ جیاوازی ڕنگ داکۆچی لە هەموو زیندانێکی سیاسی شاڵاوی ڕزگاربووانی شاڵاوی ئەمفال و تەنانەت بەرکەوتوانی چەکی کیمیاییش ئێمە ینی وەکەڵێ مشور خۆریانی لە کۆمکارەکەی لە کۆمکاری ئێمە ینی بەڕێوەبەرایەتی گشتی کە ئێستا کاگەحمی مام ڕەسوڵە بەڕاستی زیندانیانی سیاسی و بەرکەوتوانی چەکی کیمیایی و ڕزگاربووانی شاڵاوی ئەمفالیش ئێمە هەموو ئەبێ سوپاسی ئەو هەڵوێستانی ئەو بکەین ئەگەر ئەو لەو وەزارەتان نەبوایە زۆر دڵنیابن هەموو ئەو بەڕێزانە ئەحمەدی مام ڕەسوڵ ئەگەر نەبوایە زۆر لەو مافانی کە ئێستا هەیە ئەوانیش نەئەبوو ئەوانیش نەئەمە ئێستا سەنگەرێکی ئێمەیە لەویا یانی سەنگەری زیندانیانی سیاسی ڕزگاربووانی شاڵاوی ئەمفال بەرکەوتوانی چەکی کیمیایی و جینۆسایدیشە ئێمە ئەو دەواازەیەمان هەیە کە ئەتوانین لەوێ دەنگ و ڕەنگی خۆمان بنێرین بۆ لای وەزیر بەداخەوە ڕەنگە ئەو دەستەی کە لە پشتی کاک جەنابی وەزیرەوەیە ئەو هەڵانەیان پێ بکات وەکو ئەو هەڵەی کە کتابێکیان کردووە لە نەبوونی حزوری سەرۆک وەزیران کە لە داڤۆس بووە تۆ بڕیارێک بیت بیر بچێتەوە کە تۆ مانگێک دوو مانگ پێش ئەوە بڕیارێکی ترە بە جەنابی وەزیر ئیمزا کردووە سەرۆک وەزیران ئیمزای کردووە کە منحەی زیندانیانی سیاسی لە 2025 بدرێت تۆ کتابێ بکەیت لەبەر خاتری چەند کەسانێک کە خانەنشینی نەیانگرێتەوە ئەوە نازانم چ ئازایەتیەک یا چ قازانجێک بۆ هەرێم ئەگێڕێتەوە گەر 200 زیندانی سیاسی لە هەرێمی کوردستان لە زاخۆ تا خانەقین خانەنشین نەکرد بکرێت مەسەلەن ئیتر نازانم ئەگەر قازانجەکەی خانەنشین بووایە منحەکەشی وەرەگرت یا شمولی نا ئەوانی کە ئەو زیندانە سیاسیان ناگرێتەوە کە ئێستا کارمەندن ئەوانە ناگرێتەوە کە خانەنشینە لە ماڵەوەیە هیچ مافوم امتیازاتێکی نییە و 14 ساڵە چاوەڕێی
مەرحەمەتی حکوومەت دەکا کە ماف امتیازاتی پێ بدرێ باسەکە بمبورێکە هاتە سەر جەنابی وەزیر ئەبوایە ینی بۆ خۆی ئەڵێم لایەنی معنی بەوە بەڕاستی لایەنی معنیە ئێمە پێشتریش پێمان و چەندین کۆبوونەوەمان کردووە چەندین بەڵێنی داوە بەڵام ڕەنگە بەڵێنەکەی لە لای خۆی ڕاست بوو بێت ویستی بێتی بیکە نیان هێشتووە ڕێگری بۆ یا ڕێگرەکە پشتی پەردەیە چۆنە یاسایە یا ئەوەیە کە ئەو پارانە خەرج نەکرێت لە شوێنێکی تر خەرج بکرێت بەڵام ئایا زەرورتر هەیە لە زیندانی سیاسی لە ڕزگاربووانی شاڵاوی ئەمفال کە ئەخرێنە ئەو ژێر یەک پرسیاری کەش بکەم چکە ینی وتیان هەندێک زیندانی سیاسی لە هەندێک ناوچە بە دیاریکراوی باسی دۆشیان کرد یانی ئەڵێ بۆ نمونە زیندانی سیاسیش نەوە وەڵامە تۆ دوو شایەت سێ شایەتیە ناوە خۆی خسۆتە نێو زیندانیانی سیاسێ و دەیەوێت شمولی ئەم منحە و بابەتی امتیازاتانە بکە شتی وا هەیە لە ناوچەکانی بۆی ڕاست بێتەوە هەیە بەس نەک بە ناوی زیندانی سیاسیەوە ئێمە کە هاتین بینیمان کە ئەوانەی سێ مانگ و چوار مانگ ڕزگار بوون لە ئەمفال و لە ئەوانی هەڵەبجە هیچ کەسێک نییە بیان خوێنێتەوە خۆشیان ڕێکخراوێکیان نەبوو کە ئێمە هاتین بڕیارێکماننا لە کۆمکاری زیندانە سیاسەکان کە ڕزگاربووانی ئەمفال و هەڵەبجەش بێنین بیان خینە ژێر ئەو یاسایەوە کە بتوانن سوودمەند بن ئێمە ئەوانەمان کرد بە زیندانی سیاسی بەڵام بە ناوی ئەمفالەوە ئەوانی دهۆکیش ئێستا بە ناوی ئەمفالەوە ناونراون نەک بە ناوی زیندانی سیاسی خۆشیانەوە ڕەنگە ئەوانیش حەقی خۆیان بێ هەندێکیان ئاوارە بوون هەندێکیان لە ئێران هاتوونەتەوە گیراون وەکو ئەو سنوورانە بەڵام ئایا تا چەندێک حەقیانە ئەوە ئەمێنێتەوە سەر ئەو دادوەرەی کە ئەمەی قوبوڵ کردووە ئەوە ناگەڕێتەوە بۆ ئەو زیندانی سیاسی کە بێئەدەبی نەبێ ئەگەر درۆی کردبێ خۆی کردبێ بە زیندانی سیاسی چوار شایەتی بردبێ بۆ لای حاکم پێوەرەکان چۆنە کە کەسێک ئەبێتە زیندانی سیاسی و شمولی هەموو منحەکانەکە لە هەرێمی کوردستان ئەبێ سەرەتا خۆی کە زیندانی سیاسی بێت دوان لە هاوڕێکانی کە لە زیندان لەگەڵ یابوون تەنانەت جەنابی دادوەر کە پژڕاستکراوی ئەو زیندانیانی کردووە ساڵەکەی دیاری کردووە مانگەکەشی دیاری کردووە ئەگەر من تۆ زیندانی نەبووی بەس وەک زیندانیەکە گەر بەیەکەوە بووبێتین چەند مانگ بەیەکەوە بووین ئەوەنی حساب کردووە بێتی من لە مانگی سێوە مەسەرەن تا مانگی هەشت لەگەڵم پیاوا بووم ئەوەی حساب کردو بە 5 مانگ کەسێکی تر لەسەر و ئەوەوە لەو 5 مانگەوە چوو بێتە ژوورێکی تر ئەبێ کەسێکی تر شایەتی بۆ باکە ئەمیش دەمان ساڵێک بەیەکەوە بوون ئەمەی بۆ ئەگەر شاهیدەکان نەمابن لە حیاتە چۆنە و کەسە پشڕاستی ئەکاتەوە کە زیندانی بووە کاک شێخ ئەگەر لە حیاتان نەما بێ ئەبێ شایەتەکانی کە لەگەڵ یابوون ئەوانە بچنە کاتب عەدل لەوێ شایەتی بن کە ئەو پیاوە لەگەڵ ئەمانە بووە پێکەوە زیندانی بوون باشە ئێوە ینی سەردەمی ڕوخانی ڕژێمی بەعزە دوای 2023ەوە هیچ مەلەف و دۆکۆمنتێکتان دەست نەکەوت لەو بەتایبەتی زیندانی بوو غرێب ینی سجنی فەزیلیە لە بەغداد ینی کۆمەڵێک زیندانی گەورە هەبوون کە زیندانیانی کورد لەوێ بوون هیچ بەڵگەنامەیەکتان دەستکەوت کە بتوان ینی ناوەکان پشڕاستکەنەوە کە بەڵێ لە بەغا هەموو ئەوانەی کە زیندان بوو بێتن و پەنجەمۆریان کردبێ لە عێراقا لە ڕژێمی پێشوە هەموو جێپەنجەیان هەیە لە بەغا ئەوانی کە کاک عیماد ئیشارەی پێکرد لە بەغدا پژڕاست کراونەتەوە بەپێی ئەو تەصدیقە کە ناویان لە ناو ئەو فایلانەی ڕژێما هەبووە ئەوانە ئەولەویەتن بۆ پژڕاستکردناوایان چکە ئەوە هیچ وەکەڵێ چوونوبوونی ناوێ حاشا هەڵنەگرەوە حاشا هەڵنەگراوانە دەست خۆش کاک شێخ کاک عیماد ینی بۆ نمونە ئێستا لە زۆرێک لە داواکاریەکان کە چین و توێژە جیاوازەکان لە هەرێمی کوردستان داواکاریان هەیە ئاڕاستی حکوومەت هەرێمی کوردستانیەکەن بەڵام ینی دەبینی زۆر جار حکوومەت هەرێمی کوردستان خۆی دزێتەوە لە جێبەجێکردنی بەشێک لە داواکاریەکان بەندێک لە هۆکار کە دەیهێنێتەوە مبڕیراتی سیرهێنێتەوە بەڵام دوجار ئێمە بینین لەم سنوورانی خۆمان کە چین و توێژە جیاوازەکان داواکاریانە بێ ڕاستە و خۆ ڕوەکەنەوە چێ سەرۆ شێشێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ تکایە وەرە سەرهێڵ ئەم داواکاریانەمان بۆ جێبەجێکە ئێوە ئەگەر داواکاریەکانتان هەر جێبەجێ نەکرا پەیامتان چییە بۆ باڵجەڵات تاڵەبانی سەرۆکی شێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی کە بێتە سەرخەت لەگەڵتانە
زۆر سپاس دیارە ئێمە پێشتر وەکو کۆمەڵی زیندانە سیاسەکان ئێمە نامان کۆمەڵی زیندانە سیاسەکان و بەڵام لە ساڵی 2007 ئێمە یەکمان گرتەوە لەگەڵەوە برادرانەی لایەنە سیاسەکانی تر بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بەڵام لە سەردەمی ئەم ڕێکەوتنە کە لەگە پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئێمە بەڕاستی زەرەنمەند بووین نەوەک سوودمەند حەبزانم کاک شێخبادین یعنی با ئێمە ڕازگۆ بین پێشتر ئێمە حکوومەتی خۆمان بۆ بەڕست کاک دکتۆر بەرهام دوایەوە کاک عیماد ئەحمەد کاک عومەر فەتاح بەڕاستی ئەو ماف و ئیمتیازاتانەی ئەو کاتە ئەکدرا بە زیندانیانی سیاسی یعنی زۆر شایستە و زۆر باش بوو بەڵام بەداخەوە کە ئێمە یەکمان گرتەوە بە تایبەتی کابینەی نوۆژ بە تایبەتی کابینەی نوۆ کاگاڕیانی بەڕاستی ئێمە زۆر زەرەنمەند بووین لەم کابینەیە ئێستاش پەیامی ئێمە بۆ بەڕێز کاک باڤڵ ئێمە تەمان ئێستا وەکو تێکۆشەران ئێمە هەمومان سەر بۆ مەکتەبی سەرۆکین سەرۆک بابێڵیش وابزانم کەم تەرخەم نییە بەرامبەریمە لەبەرەوە خۆتە زانین لەم ماوەی ئەو مەشغوڵەتی ئەم کاری سیاسی ئەوانەیە وەسعی یعنی ئەقلیم خۆ دەزانی زۆر جەنجاڵە داواکاری ئێمەش لە بەڕێز کاک باڤڵ ئەوەیە یعنی خۆی بەڕاستی بێتە سەرخەت لەگەڵ ئەو برادرانە وەزیرەکانی بەغا لەگەڵ ئەم وەزیرانی خۆمان کاقوبات یعنی قسەیان لەگەڵا بکەوە بۆ چارەسەری کێشە و گیرگرفتی زیندانیانی سیاسی دەست خۆش کاک ئێماجان دوپەیامی کاک شێخبادین وەکو سەرۆشی کۆمکاری زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان چییە بۆ بەرپرسان و بۆ جەنابی سەرۆشی شێتیش وەڵا پێشەوە ئێمە ئەو باسی موسسەمان بەجێهێشت پرسیارێک کرد لەبەرەو بەجێمانش لەبەر جەنابی جوای بێت بەڵام موسسە تێکەڵ بە وەزارەت ناکرێ ئێمە گەر گرفتێک لەوانی کە شەهیدان و زیندانی سیاسی تێکەڵ بە بەغا ناکرێن بوونی ئەم وەزارەتەیە ئەگەر لێرە بێتە موسسە لەگەڵ موسسەیە ئەتوانی تەطابقی کەیت و کاروبارەکانی ڕێک بکەیت ینی هەڵۆشانەوەی وەزارە لە سوودمەندیەوە حکوومەتی بەڵێ حکوومەتی عێراق نایەت موسسەی ئیلغا کاتەوە وەزارەتێک دروستکە لەبەر خاترەوەی کە لە جەنابی هەرێمی کوردستانە وەزارەتێکمانەی بە ناوی شەهیدانەوە کە ڕەگە زۆر هەڵبگرێ ئەو بابەتە کە چیتیا ئەکرێ و چیتا کراوەوە بابەتی جیاوازە بەڵام ئەوەی کە داوا لە حکوومەتەکەین و ئەو مۆڵەتەمان کە یاوە ئەم دەڕۆژە بەڕاستی تر تکایان لێ ناکەین بەجددی بێن وەڵاممان بنەوە ئەتانوێ بیکەن یا نا ئەگەر ئەتانەوێ ئەو یاسایە بە پێی یاسای هەرێمی کوردستان وەک ماف امتیازاتی عێراقی لێ بکەن فەرموو بۆ هەر 25,000 کەسەکەی کە هەیە بیکەن و ئێمەش هیچ ناڵێن بەمەرجێک وەکو یاسای عێراق بێ بۆ 25 ساڵ ئەگەر ئەوەش ناتوانن فەرموو ئێلغای یاسای ژمارە 11 ساڵی 2011 بکەنەوە هەر وەک جەنابی سەرۆک وەزیران فەرمانی یاوە بە هەندێک بڕیار لە عێراقا کە ئەکرێ فەرمان بات ئیش بە یاسای ژمارە 4 2013 عێراق بکرێ باشە ئەوان طبعاً ئەو گرفتە لە هەرێمیش حەلەبێ و کۆتایی پێێت جەنابی سەرۆک باڤڵیش ئێمە دەمێکە چاوەڕی ئەوەمانە کرد کە بەڕاستی ئەو بەشەی ئێمە وەکو تێکۆشەران لە مەکتەبی سەرۆک یەکلا بێتەوە وەکەڵێ شوێنی خۆمان بزانین و پەیوەندی ئێمە و جەنابی سەرۆک ئەو شخصە دیاری بکرێت کە تا ئێستا نەکراوە دڵنیایی داواکاریمان بووە بەڵام ئەوەی کە داواکاری گرنگە ئێمە بە نووسراو لە جەنابی سەرۆکمان داوا کرد ئەم دۆسیەیە لە بەغدا لە ڕێی جەنابی وەزیر کاک خالی شوانیەوە یاخود لە هەر نوێنەرایەتی هەرێم یان نوێنەرایەتی یەکێتی هەرچەند ئێمە ماف امتیازاتی سەرجەم زیندانیانی سیاسی ئەوەش بەلای یەکێتیەوە ئاساییە چکە هەمیشە قوربانی بووە بۆ کوردستان و بۆ هەموو بەشەکانی ئێمە بۆ هەمووان ئەمانەوێت ئەو مافە یەکلا بکرێتەوە ئەویش وەکو بابەتی تر لە بەغا چونکە ئەوەی کە ئێمە ڕەوتی کارەکەمان تەواو کردبوو لەگەڵ ڕەزامەندی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و ڕەزامەندی سەرۆک وەزیرانی عێراقیش مابووە سەر دانیشتنێک تەوافقێکی سیاسی لە بینی هەرێم و بەغایە بەڵام ئێمە بووین بەژێر ئەو هاتوچۆیی بوجە و موچە و پارە و ئەمانە
ڕەنگە دۆسیەکەی ئێمەیان بە 25,000 کەسی قوربانی دەر و زەحمەتکێش و خەباتجێری ئەم کوردستانە بە ئەندازەی ئەو پارەیە ینی بەلایەنەوە گرنگ نەبووە کە ئەبووە یەکێک لە بابەتانی کە بۆی ئەچوون بۆ بەقا ئەو دۆسیی ئێمە بێک یەکلایکەنەوە کە هەموو شتێکی تەواو بووە فەرمانی ئەنجومەنی وەزیرانی هەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی فەرمانی کردووە و لێژنەی ینی فەرمانی کردو بە وەزیر کە ئەم کارە یەکلا بکاتەوە ئیتر ئایا ئەویش لە کەمکاریەکانی جەنابی وەزیرەکەنی کردووە یا فەرمانەکەی جەنابی سەرۆک وەزیر بە قەڵەم کراوە و لە ژێرە وتبێتی مەیکەن ئەوەش ئەمێنێتەوە ئایا بزانین بۆمان ساخ کاتەوە یەکلایکەینەوە بەڕاستی یەکلایکەینەوە و ئەو سکاڵایش کە وەکو باقی تریەوانی کە خەڵک دەچێت لە دادگای فیدراڵ سکاڵاکە ئێمەش ئەتوانین بەو شێوەیە هەر لە ناو زیندانیانی سیاسی کۆمەڵێک محامیمان هەیە کە ئەتوانن هەستن بەو کارە. زۆر سوپاس بۆ بەڕێزان شێخ بەهادین سەرۆکی کۆمکاری زیندانە سیاسەکانی کوردستان کە لە بەرنامی پانۆراما لەگەڵمان بووی. سوپاس بۆ کاگەیمان سعید محەممەد دێپرساوی ناوەندی سلێمانی کۆمکاری زیندانە سیاسەکانی کوردستان کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان بوون. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.